دوا بەدوایی هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر ئیسرائیل پێدەچێت پێگەی فەرمانڕەوایەتی سیاسی ئەو وڵاتە گۆڕانێکی بنچینەیی بەسەردابێ لەسەر هەردوو ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش. خوێندکارانی ژمارەیە لە زانکۆکانی ئەمریکا داوا لە زانکۆکانیان دەکەن کۆتایی بهێنن بە پەیوەندیە داراییەکانیان لەگەڵ ئیسرائیلدا. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و کاندیدی پێشەنگی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دەڵێت ئامادەیە بۆ توێژی ڕاستەوخۆ و ڕوبەڕووی سەرۆکایەتی لەگەڵ دانەڵد ترامپ ڕکابەرە کۆماریەکەیدا. وتوێژی ڕوبەڕووی کاندیدەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا بۆ دەیان ساڵە گرنگێکی تایبەتی هەیە لەو ڕوانگەیەوەی یارمەتی دەردەبێ بۆ دەنگدەر هەتا بتوانێت بڕیاری خۆی بدا لە سۆنگەی ڕەفتار و هەروەهاش سیاسەتی کاندیدەکان. چەند مانگێکە تیمی بایدن هیچ خواستێکی ئەو تۆی نیشان نەدابوو وەک وابەستەیی بۆ ئەو توێژەی کاندیدەکانی سەرۆکایەتی کە وەک بارێکی باو ئەو توێژانە ڕوبەڕوو لە بەردەم ژمارەیەکی بەرچاوی ئامادەبووان دەکرێت و ڕۆژنامەوانێکی ناوداریش میوانداری هەردوو کاندید دەکات و زۆر جاریش لەو توێژانەدا مشت و مڕیش لە نێوان کاندیدەکاندا دروست دەبێت. بایدن لە وتوێژێکیدا لەگەڵ هاوەرد ستێرن ڕۆژنامەوانی ناسراودا دەڵێ خۆشحاڵ دەبێت بۆ بەشداری لەو توێژەدا، بەڵام دەشڵێت لەکوێ و کەی ئەوەیان هێشتا نازانێت. دانەڵد ترامپ کاندیدی پێشەنگی کۆماری لە وەڵامدا دەڵێ بەڵێ ئارەزووی ئەو توێژە ڕوبەڕوە دەکا لەگەڵ بایدندا کە بە ساختەچی ناودێری کرد و دەژڵێ ئەو توێژە لە هەر کوێیەک بێت و لە هەر کاتێکیشدا بێ ئەو ئامادەیە بۆی. کۆچبەران بەردەوام لە سنووری وڵاتی مەکسیکۆ دەپەڕنەوە ناو خاچی ئەمریکا وێڕای ئەو هەموو ڕێوشوێنە قورسانەی گیراونەتە بەر بۆ ڕێگریکردن لە کۆچبەری نایاسایی. کۆچبەران بە ژمارەی زۆر خۆیان دەگەیەنە ناوچەی جاکۆمبا هات سپرینگز لە ئەستانی کالیفۆرنیا کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی بیابانی ساندیاگۆ. لەو ناوچەیە ئۆردوگایەکی کاتی هەیە بۆ کۆچبەران و لەوێ چاوەڕوان دەبن تا دەستەی چاودێری سنوورەکانی ئەمریکا هەڵسەنگاندن و بڕیار لەسەر داواکانیان دەدا و ئەو کۆچبەرانە تەنها هاوڵاتی وڵاتانی ئەمریکای لاتین نین وەک وڵاتی کۆڵۆمبیا بۆ نمونە، خەڵکی وڵاتی هیندستان و چینیشیان تیادان و لەو ئۆردوگایە چاوەڕوانی خێرخوازانیان ڕێکخراوەکان دەکەن تا خواردنیان بۆ دابین بکەن و هەروەها لە چاوەڕوانیشدا دەبن هەتا ئەو کاتەی دەستەی چاودێری سنوورەکانی ئەمریکا دەگەنە لایەن و خۆیان ناونووس دەکەن کە مەرج نییە لە کۆتاییدا ڕێگەیان پێ بدرێت لە ناو ئەمریکادا بن و وەک کۆچبەرێک سەر و سەودایان لەگەڵدا بکرێت بۆ مانایی مافی مانەوەی یاساییان پێ بدرێت. ئێستایشی لەگەڵدا بێ وەک کاربەدەستانی ئەمریکایی دەڵێن دوای هێرشە شکست خواردووەکەی کۆماری ئیسلامی ئێرانیش بۆ سەر ئیسرائیل کە زیاتر لە 300 موشک و فڕۆکەی بێفڕۆکەوانی تیادا بەکارهێنا، هێشتاش تاران مایەی مەترسیە بۆ سەر ئاشتی و ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وابەستەیم بۆ ئیسرائیل دەمەوێت جارێکی تریش بەڕوونی بڵێم جێگیرە، باری ئاسایشی ئیسرائیل گرنگە، هەمیشە دەمانەوێت دڵنیابین لەوە ئیسرائیل هەموو شتێکی هەبێت کە پێویستیەکی بۆ بەرگری لە خۆکردن دژ بە ئێران و ئەو تیرۆریستانی ئێران پشتیوانیان دەکات. ئەمریکا لە وەتای مانگی دەی ڕابردووە کە حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل زۆر جۆر ڕێگە و میکانیزمی بەکارهێناوە تا ئەو شەڕە پەرە نەسەنێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بۆ ئەو مەبەستەش قسە لەگەڵ وڵاتی چیندا کراوە تا فشار لە ئێران بکات.
پێکەوە وتوێژمان کرد لەسەر ئەو قەیرانە ناوچەی و جیهانیانیش کە چین دەتوانێت ڕۆڵێکی بنیادنەرەیان تێدا ببینێت. داوام لە چین کردە تا ژمون و کاریگەری خۆی بەکار بهێنێت بۆ ڕێگەگرتن لە ئێران و ئەوانەی سەر بە ئێرانن لەوەی پەرە بدەن بەم قەیرانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. نیگەرانیەکان لە ئێران هەرتەنها سنووردار نییە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵکو بوونی تاران بە بەشێک لە شەڕی ئۆکراین و دابینکردنی چەک بۆ رووسیا یەکێکی ترە لەو جێرمە و کێشانەی ئێران لە ناوچەکەدا و لە جیهانیشدا. ئەمە بێ لەو دۆستایەتی بە ناوی ئابوووریەوە لە نێوان ئێران و کۆریای باکووردا هەیە. ئێران پشتیوانێکی گەورەش دەگەێنێتە رووسیا، لەوانە هەزاران درۆنی کوشندەی شاهید. هەروەها نیگەرانیشمان هەیە چونکە ئێران تاوتوێی گواستنەوەی موشەکی باڵستیکی بۆ رووسیا دەکات. لە بەرامبەر ئەو یارمەتیانەشدا ئێران و کوریای باکوور کەرەستە و تەکنۆلۆژیای رووسیا وەردەگرن هەتا بتوانن توانایی موشەکی و ناوچی خۆیان بەرەو پێش برن. جاوەی دەبینن ئەوەیە هاوبەندی هێزە سەرکوتکارەکان هەروادێ و زیاتر یەکگرتوو دەبن. لەگەڵ هەموو ئەو ئاگاهی دانانەی لەسەر ئاستی ناوچەکە و لە ئاستی نێونەتەوەیشدا دەدرێن بە ئێران، بەڵام هێشتاش تاران پێدا دەگرێت لەسەر گوتاری خۆی کە بەلای زۆرێک لە چاودێرەوە وەک دەڵێن ئەو جۆرە گوتارانەی ئێران تەنها و تەنها بۆ بەکارهێنانی ناوخۆییە. ئامۆژگاریمان بۆ هەموو لایەنگرانی ڕژەمی زایۆنیزمی تاوانبار ئەوەیە بڕیارە بەرپرسانە و هەڵسەنگ گەندراوەکانی ئێران بەهێن وەرگن و ڕژەمی زایۆنیستیش ئاگادارکەنەوە لەوەی کاری زیاتری دڕندانە نەکات. قسەی نەشیاویش بە ئێران نەڵێ چونکە دەبنەمایی بەرەنجامێکی بێ ئەندازەی خراپ بەسەر خۆیدا. وەک زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن، ڕەوشی ئێرانی دوای هێرشکردنە سەر ئیسرائیل هەمان ئەو ڕەوشەی پێش ئەو هێرشە نابێت و لەو ڕوانگەیەوەی وەک دەرگوترێ ڕێبەرانی کۆماری ئیسلامی ئێران لە هەموو کەسولایەنێک باشتر دەزانن لێکەوتەکانی ئەو هێرشەیان چۆن دەبن لە ئایندەی دوور و نزیکدا. هەر چۆنێک بێ لەگەڵ هەروادێ و زیاتربوونی فشارە ئابووری و داراییەکانی ڕۆژاوا لەسەر ئێران وەک دەگوترێ دەشێت لە کۆتاییدا کۆماری ئیسلامی ئێران ببێتە سیستمێکی هاوشێوەی کۆریای باکوور لە ناوچەکەدا. دکتۆر محسن سازگارە سەرۆکی نێوەندی توێژینەوە لە ئێرانی هاوچەرخ لە ڕێی سکایپەوە میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. بەڕێز سازگارە ئەندامی دەستەی کارگێڕیە لە ئەنجومەنی قۆناغی گواستنەوەی ئێراندا. محسن سازگارە بەهۆی سیاسەتە ڕیفۆرمخوازیەکانیەوە ڕوبەڕووی بەریەککەوتن بووەوە لەگەڵ ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێراندا و لە ساڵی 2003دا دەستگیر دەکرێت و پاش ئازادبوونی خۆی دەگەێنێتە بەریتانیا و ئێستاش لە ئەمریکا دەژی. پێشتر بەڕێز سازگارە لێکۆڵەر بووە لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک و دواتریش لە زانکۆکانی وەک یێڵ، هاروارد، ساوثەرن مێثۆدست کاری کردووە. بەڕێز سازگارە سەرەتا زۆر سوپاس بۆ ئامادەبوون و حەز دەکەم سەرەتا پێمان بڵێ ئێرانی دوای ئەو هێرشەی کردیە سەر ئیسرائیل ئێستا لەکوێدایە. Thank you for having me. My pleasure. سپاس بۆ میوانداریەکەت و خۆشحاڵم. دەزانی کە ئێران استراتیژیەتێکی هەیە و لەو بڕواایەدا ئەگەر ژمارەیەک موشک و درۆن بگرێتە وڵاتێک ئەوە لەوانەیە هێزی بەرگری ئاسمانی ئەو وڵاتە هەروەهی ئیسرائیل و ئەمریکاش لەوانەیە تەنها بتوانن ڕێژەیەکی ئەو موشک و درۆنانە بخەنە خوارێ و ئەوانی تریان ئەو ئامانجانە بپێکن کە ئێران دەخوات. دەسەڵاتدارانی ئێرانی وەهایان مەزە نەکردووە کە لە سەدادا یان لە سەدا 20 موشک و درۆنەکانی دەتوانین هێڵە بەرگری ئاسمانیەکان تێپەڕێن و لە ئامانجەکانیان بدەن. ئەمەیان تاقیکردە و نزیکەی 320 موشک و درۆنیان گرتە ئیسرائیل، بەڵام بەپێی سەرچاوەکان نەکەری وڵاتانی ڕۆژاوی ئیسرائیل، بەڵکو بەپێی ئەو زانیاریانەش کە ناو ژێمی ئێرانە بەدەستم گرفتون بە پێچوانی پرۆپاگەندەکانی ئێرانەوە. تەنها لە سەدا یەکی ئەو موشک و درۆنانەی گرتیان تا ئیسرائیل
توانیوانە ئەو سێهێڵی بەرگریە ئاسمانی ئیسرائیل تێپەڕێن و بەگشتی حەودانە لەو موشەکانە گەشتە ئیسرائیل و دوانیان بنکێکی ئاسمانی لەشکی ئیسرائیلان کردو ئامانج و ئەوانی تر لە بیابانی نەقەب کەوتبوونە خوارەوە جا ئەمە شتێکمان پێڵێت کە مەترسی ئێران و ئەو باڵا دەستی لە بواری موشکدا هەیەی وهانە لە کاتێکدا ئیسرائیل تەنها یەک موشکی گرتە ئێران لە فڕۆکەیەکەوە ناوخاچی عێراقەوە هەندێک کەسیش دەڵێن لە ئاسمانی سنووری نێوان سووریا و عێراقەوە بوو سیستەمی ڕاداری هێزی بەرگری ئاسمانی ئێرانی کردو ئامانج لە ئیسفەهان ئەو سیستما جۆری ئێسێسەی رووسایی و تێکشکێدا ئەوەش پەیامێک بووە بۆ ئێران کە سیستەمی بەرگری ئاسمانەکەی هیچ نییە و توانای ڕێگریکردنی نییە لە موشەکەکانی ئیسرائیل و لە هێرشە ئاسمانەکانیش جا ئەوەی من بەرجۆم کەوتووە لە کۆبوونەوەکانی دەسەڵاتدارانی ئێراندا ئەمە کاریگەری خراپ و تاڵی کردوتە سەر سەرکردە سیاسی و لەشکریەکانی ئێران بە تایبەتیش سەرکردەکانی پاسدارانی شۆڕشی ئیسلامی و تەنانەت لە کۆبوونەوەکانیشاندا باسییان لەوە کردووە کە هیچ هاوسەنگێکی توانایی لەشکریانیان نییە بە بەراورد لەگەڵ ئیسرائیل و بێگومان لەگەڵ ئەمریکاشدا ئالێرەوە شیانێک دروست دەبێت کە ڕەنگە ئێران سیستەمی بەرگری خۆی و هەروەهاش هەندێک ڕەهەندی سیاسەتی دەرەوەی خۆشی بگۆڕێت بەڵێ دکتۆر محسن ینی بەمانایکە ئەکرێوا لە بەڕێزت تێ بگەم کە پێم بڵێ وەکو زۆرێک لە چاودێریش ئاماژەیان پێ کردووە ئێرانی پێش هێرشەکەی سەر ئیسرائیل هەمان ئێران نییە لە دوای هێرشەکەەوە ئێران ئەو پێگەیی جارانی نەما هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و هەم لە جیهانیشدا. Yes, this is what I want to say. And let's go back to talk. بەڵێ ئەمە ئەوەیە کە دەمەوێ بیڵێم با بگەڕینەوە بۆ ساڵی 2006 دوای هێرشەکەی ئەمریکا بۆ سەر ئەفغانستان لە 2001دا و هێرشەکەی سەر عێراقیش لە 2003دا لە ساڵی 2004دا ڕێبەرانی ئێران بە سەرۆکی ئەو کاتەشەوە کە خاتەمی بوو هەروەها دەستەی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران هەمیان پێکەوە هەڵسەنگاندنێکیان هەبوو دایانوت ئەو هێرشانی ئەمریکا بۆ ئەفغانستان عێراق بریتین لە ئامادەکاری بۆ هێرشکردنە سەر ئێران جاکەوتنە جێگیرکردنی ئەو دوو ڕەهەندەی سیاسەتی دەرەوەی کە لە سەرای کۆمەری ئیسلامی و کاری لەسەر دەکرا یەکەمیان سڕینەوەی ئیسرائیل و دووەمیشان شەڕی ئەمریکا بوو بەرەنگابوونەوەی ڕۆژاوە و سەرمایهداری و ئەو بابەتانە کۆماری ئیسلامی هەرچیەکی لە ماوەی ئام 45 ساڵەی ڕابردوودا کردبێ لەسەر بنچینەی ئەو دوو ڕەهەندە بووە هەر بۆ یەشە لە 2005 و 6دا بڕیاری بەلەشکریکردنی ئێرانیاندا و دەستکرا بە هەنگاوەکان بۆ دروستکردنی چەک و بۆمبی ناوکی و دایانگوت پێویستە هێندەی تونکردنی بڕغویەک بمێنێتەوە بۆ دروستکردنی بۆمبی ناوکی وهایان لێک دەدایەوە ئەگەر ئاوەها شتێ بکەن ئەوە دووریان دەخاتەوە لە شەڕێکی کلاسیکیانە لەگەڵ ئەمریکادا و ئەگەر نزیک ببنەوە لە دروستکردنی بۆمبی ناوکیەوە ئەمریکا خۆی ناخاتە ناومەترسی هێرشکردنە سەر ئێران خاڵی دووهەمی کە ئێرانەکان کردیان بە بەرنامەی خۆیان چونە ناو شەڕێکی ترەوە بوو کە دەکرێت بە تیرۆریزم ناودێری بکەین و دروستکردنی لایەنی سەر بە ئێران بوو لە ناوچەکەدا ئەمەیان وەک لەشکری دووهەمی ئێرانی لێهاتوو باڵا دەستێکی دانیان لە ناوچەکەدا بەهۆی دروستکردنی و بەکارهێنانی ڕێکخراو تیرۆریستەکانەوە ئەو هێزانیان بەکاردەهێنا بۆ دژایەتیکردنی ئەمریکا و وڵاتانی تریش وەک ئیسرائیل ئەم سیاسەتی ئێران لە 20 ساڵ لەمەوە بەرەوە تا ئێستاش بەردەوامە بەڵام ئەم شەڕە کوتخانانە لەگەڵ ئیسرائیلدا ڕێک نیشانی ئێرانەکانی داوە کە هیچ بەرەنجامێکیان نییە و بێهودێن ئەگەریش بەردەوام بن لەسەر ئەو ڕەهەندانەی پێشویان ئەوە دوای تەواوبوونی ئیسرائیل لە خەیرانی حەماس و غەزە و دوای هێرشەکانی حیزبوڵڵا ئیتر ئێران چی دەکات و دەتوانێت چی بکات ینی ئیتر چۆن دەتوانێت پشتیوانی لە حیزبوڵڵا بکات چونکە حیزبوڵڵا لە ڕاستیدا بریتە لە پاسداران و بریتە لە خودی کۆمەری ئیسلامی ئێران حیزبوڵڵا لایەنی سەرەکیە بۆ ئێران بۆ قاچاقچێتی بەنگ و مخدرات و هێنان و بردننی دەستە و تاقمە تیرۆریستەکان ئیتر لە ئێستادا وەهای لاتوە ئەگەر دەسەڵاتدارانی ئێران بیانوێت ئەو سیستمی بەرگری و لەشکریەی خۆیان بگۆڕن ئەوە کێشەی قوڵ لە لاو ڕژەمەکەدا سەرحەڵ دەدەن بەڵێ بەڕای تۆ ئێران ئەوێ شەڕی ئیسرائیل بکە یاخود ئێران ئەم هەموو جم و جۆڵانەی کە لە ناوچەکەدا دەیکا لە پێناوی ئەوەدایە کە وەکو بڵێ پێگەیەکی بۆ دابنرێ لە هاوسەنگی هێز لە نێوان ئیسرائیل و تورکیاشدا کامیانە؟ Definitely not. Iran has created. بەبێ هیچ چەند و چوونێک نا
ئێرانیەکان ئەو دەستە و تاقما تیرۆریستانەی بۆ ئەوە دروست نەکردووە تا بچنە شەڕێکی کلاسیکیانەوە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکادا بە پێچەوانەوە ئەوە 20 ساڵە خۆیان لەو شەڕەلا دەدەن ئەوەی ڕوویدا بڕیارێکی سەیری ڕێبەرانی ئێران بوو تا ڕاستەوخۆ موشک بگرێتە ئیسرائیل ئەگەر درێژە بۆ بڕیارە بدەن ئەوە ڕوبەڕووی کێشە دەبنەوە سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکەشت نا پێم وانە بیانوێ هاوسەنگی هێزیان هەبێت لەگەڵ ئیسرائیل و تورکیادا و لەوانەیە بیر لە هەندێک بابەتی تر بکەنەوە پێم وایە ئەم قەیرانەی ئێستا هەیە لە ئیسرائیل ئەوەی با قەیرانی غەزە ناساوە نیشانی ئێرانەکانی داوە کا بیرکردنەوە و تێگەیشتنی جیهانی ئیسلامی جیهانی عەرەبی لە پەیوەندی بە دۆسەی فەلەستینەوە بەو شێوەیە نین کە بیریان لێکردوێتەوە چونکە کات گۆڕانی بەسەردا هاتووە پێویستە ئەمەش وانەیەکی تر بێت و ئێرانەکان لێوی فێر بن یەکێ لە پرسیارەکانی ترم دکتۆر سازگارە ئەوەیە ڕووداوەکەی ڕۆژی حوتی مانگیدا کە حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل لە پەیوەندی بە ئێرانەوە دەکرێت وەکو قۆناغێکی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیر بکرێ هەڵدانەوەی لاپەڕەیەکی تر بێت لە مێژووی پڕ لە جەرمە و کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کورسە بتوانین قسە لەسەر ئایندە بکەین یان پێشبینی سیاسیانە بکەین بە تایبەتیش لەسەر ناوچەیەکی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەهاش بۆ وڵاتێکی وەکو ئێران زۆر قورسە کە بڵێیت چی ڕوودەدات پێم وایە ئەوەی ڕوویدا هەڵەیەکی گەورەی خامنەی بوو بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل چونکە بە پلەی یەکەم دوان لە هێزەکانی سەر بە ئێرانی لەدەستدا حەماس و جیهادی ئیسلامی ئەو دوو هێزە بە دەستی ئیسرائیل لە ناو دەچن ئەوە تا بەهۆی ئەو شەڕە خوێناویەی ئێران هەڵیگیرساندووە زیاتر لە 35,000 کەس کوژراون لە هەردوولا پێم وایە زنجیرەیەک بابەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دێنە ئاراوە بە تایبەتیش لە پەیوەندی بەو هێزانەی کاسەر لە ئێران بێرەوەی باسم کرد پشتیوانیەکانی وڵاتی میسر و ئۆردون و عەرەبستانی سعودیە بۆ ئیسرائیل کە ئەوە شتێکە لە 75 ساڵی ڕابردوودا هەرگیشتی وەها نەبووە هەر بۆیە پێم وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پاش ڕووداوەکانی حوتی مانگی دەوە کەوتۆتە قۆناغێکەوە کە پێویستە چاوەڕوانی شتی نەبینرا و نەبیسرا و بێپێشینەش بی دکتۆر مەحسەن من دەگەڕێمەوە بۆ لات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان گەورە کاربەدەستانی لەشکری ئەمریکاش لەو بڕوایەدان پێویستە ئێران پێداچوونەوەیەکی ورد بە سیاسەت و تواناییەکانی خۆیدا بکاتەوە و کوردواتەنی پێی بەقەت بەڕەکەی خۆی ڕابچێشێت ئەوەی پێوەستە ئیرانیەکان فێری بۆ بن بەر لە هەموو شتێک ئەوەیە کە سیستەمەکەیان بەو شێوەیە نییە وەک بانگەشەیان بۆ دەکرد تەقەمانیەکی زۆریان بەکارهێنا تا زیانێکی گەورە بدەن لە ئیسرائیل بەڵام نەیانتوانی هەر بۆیە پێوەستە هەڵوەستەیەک بکەن و بکەونە پرسیار لەسەر کاریگەری ئەو سیستمانەیان جا لەوانەشە لە ئێستادا شتێکی ئاوهایان کردبێت خۆ ئەگەر نەیان کردبێت ئەوە باشترە بیکەن واشنگتن جەخت دەکاتەوە لەوەی تێکدانی ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەفتارێکی لە مێژینەی ئێرانە و بۆ بەرەنگاربوونەوەی شەڕانگێزیەکانی ئێران وەک واشنگتن دەڵێ هەم سیاسەت و هەم ڕێبازێکی نوێ گیراونەتە بەر و هاوکات ڕایەکی تریژەیە دەڵێ بێ لەو سیاسەتانەی ئێستا بەرامبەر بە ئێران هەن پێویستە هەنگاونانی تری تۆکمەیشی بەدوادا بێت جموجوڵە ئاژاوە گەڕێکانی ئێران هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا نەبووە دەیان ساڵە هێزی ناسەقامگیری لە ناوچەکەدا هەر بۆیەشە ڕێبازێکەیە کار دەکات نەک هەر بۆ بەرپرسیارکردنی ئێران بەڵکو بۆ لە پەراوێزنانی ئێران جا بەگەڕانەوە بۆ ئەو ڕێبازەی هەمانە کە بەشێکی بریتێ لە ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و وڵاتانی دراوسێ ئەمە بۆ لە پەراوێزنانی ئێرانە لەو بڕوایەداین لە کۆتاییدا ئەمە دەبێتە چارەسەرە درێژخایەنەکە بۆ ئاڵنگاریە ئاسایشەکانی ئیسرائیل ڕوبەڕووی دەبنەوە بۆ بەرەنگاربوونەوەی شەڕانگێزیەکانی ئەو هێزانە کە هەروە دیو زیاتر دەبن پێویستە وەڵامی ئەمریکا یەکێک بێت لە هەرە بەهێزترینەکان ئەمەش هەرتەنها بە لەشکرێکی بەهێز یان ئابوورێکی تۆکمە ناکرێت بەڵکو پێویستی بە ئامادەییشەیە لەسەر سەکۆی جیهانی کاراکتری خراپ هەموو بۆشایەک پڕ دەکاتەوە کە بزانت دەتوانێت کاتێکیش ئەمریکا و وڵاتانی تری ئازاد دەستبەرداری ڕێبەرایەتی سەکۆی جیهانی دەبن ئەوە کاراکترە خراپەکان جێیان دەگرنەوە لە ئێستاشدا ئەوروپاییەکانیش گەیشتوونەتە بەرەنجامێک وەک دەڵێن بۆ سەر و سۆداکردن لەگەڵ ئێراندا پێویست بە بڕیاری تۆکمەی دیپلۆماتی هەیە و دەژڵێن هاوڕاییەکی سیاسی هەیە بۆ فراوانکردنی ئەو سزایانەی تا ئێستا سەپێنراونەتە سەر کۆماری ئیسلامی ئێران
پێم وایە پێوەستە تێبگەین لەوەی سزەکان بە تەنیا سیاست نییە. سزەکان ئامرازن بۆ سیاست، هەروە سزەکانش بە تەنیا نابنەمایە ڕاگررتنی ئێران. جاگرنگە پاش ئەم چەندان ساڵە سزانێنەتەوەیەکان پێوەستە ئەمە ڕۆن بۆ ببێتەوە ئێران و کۆریای باکوور زۆرترین سزایان سەپێنراوەتە سەر جیهاندا. سزەکان بە تەنیا نابنەمایەی ڕێگەگرتن لە فراوانبوونی قەیرانەکان. پێوەستە جێگەیەک بۆ دیبلۆماتی هەبێت. پێوەستە بریاری دیبلۆماتی بە هەمان ئەندازەی سزاکان گرنگ بێت. پێم وایە ئێستا و کاتەیە کە بەرزترین ئاستی بریاری دیبلۆماتی بخرێتە کار بۆ هێوەرکردنەوەی ڕەوشەکە و داوا لە هەمووانیش دەکەم ڕۆڵی خۆیان بگێڕن. ئێرانیش دەڵێ وەک هەمیشە ئامادەیە بۆ هەموو جۆرە بەرەنگاربوونەوەیەک. کۆماری ئیسلامی ئێران لە هەموو قۆناغێکدا بە هێزێکی تۆکمەترەوە بەرەنگار و سزای دەست درێژکەران دەدات و هەروەهاش بەرەنگاری هەر کارێکی نایاسایی و ناڕەواشە بێتەوە. دکتۆر سازگارە بەڕای بەڕێزت پێت وایە ئێران ئەزمموی پیۆنگیانگ دووبارە بکاتەوە؟ دەزانی ئەزمموی بەرنامەی ناوکی ئێران زۆر لە هەمان ئەزمموی کۆریای باکوور دەچێت، بەڵام ئەگەر مەبەست لەوە بێت ئێران وە کۆریای باکوور لە پاراوێز بنگێت یان هێزی لەشکی وڵاتەکە بەڕێوە بەرێت وەک ئەوەی کۆریای باکوور، ئەوە پێم وانە لە ئێراندا بەو شێوەیە بێت کە ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 9 ملیۆن کەسە و کەوتۆتە دووڕیانی ڕۆژهاتی ناوەڕاستە و هەروەهاش پاشخانی گەلی ئێران کە خاوەنی مێژوویەکی دێرینی درودرێژە. بەڵێ ئەگەر ئایەتوڵا خامنەیی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی بیتوانێت ئەو کارە بکات و ئێران بکاتە کۆریای باکوور ئەوە دەیکرد، بەڵام ناتوانێت چونکە ناتوانێت بەرەنگاری گەلی ئێران بێتەوە. ینی ئاماژە بەوە دەکەی دەڵێ ئێران وڵاتێکی 90 ملیۆن کەسیە جیاوازە لە کۆریای باکوور و خامنەی ناتوانێت ئەو ئەزمونە دووبارە بکاتەوە. کە ناتوانێت دووبارەی بکاتەوە لە بەر فشاری ناوخۆیە یا بەهۆی ئەو فشارانەوەیە کە لە دەرەوە لەسەر ئاستی نێونەتەوەی لەسەر ئێرانە. هەر هەمویان هەروەها شتێکی تریش هەیە بە پلەی یەکەم گەلی ئێران تەواو جیاوازە لە چاو گەلی کۆریای باکوور، ناکات لە ڕووی ژمای دانیشتوانە بەڵکو لە ڕووی ئەو شێوازی ژیانەی هەشانە. بۆ نمونە 6 ملیۆن هاوڵاتی ئێران ئینتەرنێت بەکاردەهێن و تەلەفۆنی مۆبایلیان هەیە و ڕۆژانە 6 بۆ 7 کاتژمێر تەلەفۆنەکانیان بەکارهێنن. هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردەهێنن وەک ئینستاگرام و تەلەگرام کە نزیکەی 50 ملیۆن کەس بەکارهێنەری ئەو تۆڕانە لە ئێراندا. بێلەوانە هەمیشە بینەری ئەو کەناڵە سەتەرایتیانان کە ڕووماڵی هەواڵەکانی ئێرانەکەن. مەبەسم لەوەیە ناتوانرێت هەموو دەرگاکان بەسەر گەلی ئێراندا دابخرێن، هەتا لە جیهان داببڕێنرێن. لەگەڵ هەموو ئەمانەشدا 6 بۆ 8 ملیۆن هاوڵاتی ئێرانی لە دەرەوەی وڵاتەکە لە چەندین وڵاتی جیهاندا دەژین بەردەوام پەیوەندیشیان لەگەڵ ناوەی وڵاتدا هەیە. لە پرسیارەکەدا ئاماژەر کرد بە کۆمەڵگەی نێونەتەوەی. جا لە پەیوەندی بە کۆمەڵگەی نێونەتەوەیەوە هەموو دەزانین کە کۆریای باکوور ڕێکخراوێکی تیرۆریستی نییە، هەتا شەڕ لەگەڵ ژمارەیە وڵاتاندا بکات، هاوشێوەی ئەوەی کۆماری ئیسلامی دەیکات. لە بیرمانە جارێکیان قاسم سلێمانی وتی کۆماری ئیسلامی ئێران 6 پایتەختی وڵاتی عەرەبی لە ناوچەکەدا کۆنتڕۆڵ کردووە. گەورەترین مەترسیەکی کۆریای باکوور هەیبێت بۆ سەر کۆریای باشوورە، بەڵام ئێران مەترسیە بۆ سەر زۆر وڵاتی ناوچەکە و تەنانەت بۆ سەر وڵاتانی ئەوروپاش. ئێران گەورەترین تۆڕی تیرۆریستی دروست کردووە، دەستە و تاقمی قاچاقچێتی دروست کردووە لە کابوڵەوە بۆ کاراکاس. پێویستە باسیش لە پێکاتەی ڕژێمی ئێران بکەم. ڕژێمی کۆریای باکوور لایەنێکی کۆمونیستی تێکاڵ بە لەشکر و هێزی پۆلیسە و ئەوان فەرمانڕەوان، بەڵام پێکاتەی ڕژێمی مەلاکانی ئێران ئێستا تێکەڵەیەکە لە پاسدارانی شۆڕش و ڕێکخراوە مافیەکان. سیستەمی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران زیاتر لە حکومەتی رووسیا چێت. ڕژێمێکی کیلۆپیتۆکراسیە بە پێی قسەی وەزیری ئیتیلاعاتی ئێران 140 دەستە و تاقمی چەتەی مافیای ئابووری دەستیان گرتووە بەسەر هەموو ئابووری ئێراندا. بەژەوەندەکەشیان هەن لەو قاچاقچیانەی لایەنەکانی سەر بە ئێران دەیکەن وەک ئەوەی حزبوڵا دەیکات. جا ئەم تێکەڵەی فەرمانڕەوایەتی ئێران پێک دەهێنرێت و ئێران بەڕێوە دەبات ئەو سیستەمی کریپیتۆکراسیە و تەواو جیاوازە لەوەی لا کۆریای باکوور هەیە.
دیکتۆر سازگارە یان لەگەڵ هەموو ئەمانی کە جەنابەت ئاماژە پێکردن لە بیریشمان نەچێت لەوە تای ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران لە دەسەڵاتە یعنی لەو کاتەوە سزای ئەجگار قورس سەپێنراوە بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا. کۆماری ئیسلامی ئێران تا ئەندازەیەک لە پەراوێزنراوە لەسەر سەکۆی نێونەتەوەیی نە سزاکان نە ئەو لە پەراوێزنانەش نەبوونە تەمایی گۆڕینی ئەو سیاسەتانەی کە ڕژێمی ئێران هەیەی چ شتێک ڕەفتارەکانی ڕژێمی ئێران دەگۆڕێ. First of all, sanctions have not overthrown any regime. لە پێش هەموو شتێکدا سزاکان هەرگیز نەبوونەتە مای ڕوخاندنی هیچ ڕژێمێک و هیچ دیکتاتۆرێتێکیش. سزاکان تەنها زیان دەدەن لە ڕژێمەکان و بە هەمان شێوە لە خەڵکیش ئێستا لە ناو ئێراندا خەڵک ماندوو بێزارن هەر تەنها بەهۆی ڕەوشی ئابوووریەوە نا کە ژیانی خەڵکی گوشیوە. دابینکردنی بژێوی ژیان ئەجگار قورسە و بەپێی زانیاریەکان نزیکەی لە ١٨ دانیشتوانی ئێران لەژێر هێڵی هەژاریەوە دەژین. ئەوانەی خاوەنی داهاتێکی نزمن ژیانێکی کولەمەجیان هەیە ئەگەر ناوی لێبنێ ژیان جا بەڵێ سزاکان ڕژێمی ئێرانی لاواز کردووە بەڵام ڕوخاندنی ئەم ڕژێمەی ئێران و وەرچەرخان بەرەو دیموکراتی گەلێک شتی تریشی پێویستن. جا بۆ نمونە هێزی بەرەنگابوونەوەی سیڤیلی لە هاوڵاتیانی ئێران کە تا ئێستاش بەردەوامە لە ناو زۆرێک لە توێژەکانی کۆمەلگادا. بێمەوە سەر پرسیارەکەت کە بۆچی ئێران سیاسەتەکانی خۆی نەگۆڕیوە و هەوڵی نەداوە ئەو دوو ڕەهەندیەی سیاسەتی دەرەوەی خۆی بگۆڕێت کە پێشتر باسمان کردن. لێرەدا دەتوانم بڵێم دوو هۆکار هەن. یەکەمیان ئەوەیە درەنگ کەوتووە بۆیان تا گۆڕانکاری بکەن. ئەگەر بیانوێ گۆڕانێک لە سیاسەتەکانی خۆیاندا بکەن وەک گۆڕانکاریەکانی گۆرباچۆفی لێدێت لە رووسیادا و لە ناو ڕژەم خۆیدا ڕوبەڕوویدادا نەبنەوە لەبیرمان نەچێت. ئەو ڕێکخراوە مافیانەی ناو ڕژێمی ئێران سوودیان لە سزاکان بینیەوە هەر ئەوانیش دەستیان هەند لەو سیاسەتانەی ئێراندا و بەرژەوەندەکانیش کەوتونەتە سەر و هەموو سیاست و بەرژەوەندەکانی تری کۆماری ئیسلامی ئێرانەوە. هەر بۆیە کەس دەیزانێت کە رووسیا هەژمونێکی گەورەی هەیە لە ناو ڕژێمی کۆماری ئیسلامی ئێراندا لە ناو سیستەمی هەواگیری ئێراندا هەروەهاش بەسەر خودی ڕابەری کۆماری ئیسلامیەوە. مەڵێگەر یارمەتی بێ لێرەیە ئەمەش دەکەمە دوا پرسیارم. لەگەر ڕەچاوکردنی هەموو ئەو ڕۆژەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و هەروەها لە جیهانیشدا چونکە وەکو جەنابیشی ئاماژەی پێ دەکەی رووسیا بەشێکە لەو هۆکارەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ماوەتەوە. ئێمە ئەگەر شەڕی ئۆکرانیش بێنینەوە بەرچاوی خۆمان یعنی کۆمەڵێ ڕەهەندی هەیە کە ئەتوانرێ قسەی لەسەر بکرێ. جا بە کوردی و بە کورتیەکەی لەگەڵ هەموو ئەو شتانەی لە دەوروبەری ئێراندا ڕوو دەدەن ئەرکی خەڵکی ئێران چییە و ئەرکی کۆمەڵگەی نێونەتەوەیی چییە چ بەرپرسیارەتیشیان لە ئەستوایە ئالەم قۆناغەدا. گەلی ئێران بە ڕێگەی خۆیدا دەڕوات وەک دەبینین بەردەوامەوە نەوەستاوە. بۆ نمونە هەمومان سەرهەڵدانی گەلی ئێرانمان لێ دەکا زیاتر لە 120 ڕۆژی خان. مەبەستم لە شۆرشی مەحسا یان شۆرشی ژینایە کە دەکرێت و دەتوانم بڵێم 120 ڕۆژ بەردەوام بوون لە سەرانسەری ئێراندا چونکە ئەو شۆرشە زیاتر لە 200 شار و شارشکەی ئێرانی گرتەوە. تا ئێستا کە قسەی تێدا دەکەین لە هەموو شارەکان و لەسەر هەموو شەقامەکان ململانێکی قورسی ڕژێم هەیە لەگەڵ ژنان و کچانی ئازا و بوێری ئێراندا کە بەرەنگاری بڕیاری سەپاندنی حیجاب بوونەتەوە. لە کاتێکدا ڕژێمی ئێران دەیەوێت هێز و دەسەڵاتی خۆی لە ئاوەها بڕیارێکی سەرکوتکەرانەدا بەرهەم بێنێتەوە. بێگومان کۆمەڵە شتی تریشان بەبێ هیچ گومانێک ئێران دووگیانە بە گۆڕانکاری. لەو ڕوانگەیەشەوە زۆربەی هەرە زۆری خەڵک کە بە زیاتر لە سەدا 90 هاوڵاتیانی ئێرانی مەزەندە دەکرێت بایکۆتی دواتین هەڵبژاردننی ئێرانیان کرد. وەک بینیمان تەنانەت لە ماڵەکانی خۆشیان نەهاتنە دەرێ تا نیشانی بدەن ناشیانەوێت بچنە سەر شەقامەکانیش لەو ڕۆژی هەینێدا کە هەڵبژاردن کرا. لە پەیوەندی بە کۆمەڵگەی نێونەتەوەی شەوە و بە تایبەتیش ئەمریکا پێویستە دەستبەرداری ئەو سیاسەتە بێت کە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەم ڕژەمەی ئێران بگاتە ئاستی ژیریەک کە پاشەکشە بکات لەو سیاسەتانە. پێویستە تێگەیشتن هەبێت لەوەی ئەوە سروشتی ڕژێمی ئێرانە. ئەم ڕژێمی ئێران وەک نازیزمی هیتلەرە و
هەر ئاوەها هاتووە و هەر ئاوەهاش دەبێنێتەوە ئاستەما ئاشتی لەگەڵ ڕژێمی ئێراندا بکرێت چونکە ئەمە شتێک نییە هەر بە تەنها پەیوەندی بە ئایدۆلۆژیەتی ڕژێمەوە هەبێت بەڵکو بەشێکە لە پێکاتەی ڕژێمەکە لەبەرەوە هەر هەوڵێک لەگەڵ ئەو ڕژێمەدا بدێت کار و هەوڵێکی بێهودەیە هیچ شتێک لەگەڵ ئەو ڕژێمە ئێراندا سوودی نییە هەوڵ بدەیت و دڵنیایی بدەیتێ و یان سیاسەتەکانی سوودار بکەیت یان دووری بخەیتەوە لەوەی کێشە لەگەڵ ناوچەکاندا بنێتەوە یان هەوڵ بدەیت دەستبەرداری تیۆریزم بێت جا پێم وایە وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا و ئەوروپایەکانیش وڵاتانی دیموکراتی پێویستە بژادەی پشتیوانی لەگەلی ئێران هەڵبژێن لەو خەباتەی دەیکەن دشت بەو ڕژێمەی تاران خەباتە بیوەیرانەکەی خەڵک بۆ دیموکراتی و سیکولاریزم لە ئێراندا. دکتۆر محسن سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سوپاس دەکەم. خوێندکاران لە ژمارەیەکی بەرچاوی زانکۆکانی ئەمریکادا خۆپیشاندانی ناڕەزایی دەربڕین دەکەن وەک خوێندکارەکان دەڵێن بۆ پشتیوانی لە فەلەستینیەکان و دژی ئەو شەڕەیە کە زیاتر لە 6 مانگە لە نێوان حەماس و ئیسرائیلدا بۆ تەمایی خوێن ڕژانێکی گەورە. هاوکات بەڕێوەبەرایەتی زانکۆکانیش داوا دەکەن ئەو دەوار و چادرانەی خوێندکاران هەڵیانداوە چۆڵی بکەن بەڵام خوێندکارە خۆپیشاندەرەکان دەڵێن بەردەوام دەبن لە داواکانیان تا ئەو کاتەی زانکۆکانیان کۆتایی دەێنن بە پەیوەندیە داراییەکانیان لەگەڵ ئیسرائیلدا. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەڵبەتە لێکدانەوە زۆر زۆرە بۆ ئەم خۆپیشاندانانەی خوێندکاران لە زانکۆکانی ئەمریکادا هەندێک ینی وا تەماشای دەکەن کە کارێکی بە بەرنامەیە دەکرێت هەندێکیش دەڵێن نەخێر مافی ڕەوای خوێندکارانە نەڕەزایی خۆیان دەرببڕن کامیانە هەر تشتە بڵێن بەری هەر تشتی ئەف چەند ساڵێن درێژن و تشتێکی ولۆ بڤێ ڕێژەیە مەزن بڤان هەژمارێ مەزن لە چەند زانینگەهێن گرنگ لە سەرانسەری ئەمریکا تشتێکی ولۆ چێ نەبوویە و گەلە کەس دەبێژن مادەم کۆ شەڕێ لە غەزات ناوبەرە حەماس و ئیسرائیلێدا ددۆمە دبەک و ئەف خۆپێشاندان لە ناوان زانکۆیان بەردەوام بکەن یعنی هەنە کەس دەبێژن بڵێن ڕێخستنێکە هەیە ڕێخستنێک هەیە پشتگیریا فلەستینێ دکە و لە دژی ئیسرائیلیە پشتگیریاوان خۆپێشاندانان دکن لێگەلە کەسی دەبێژن نا ئەف خۆپێشاندانین ئۆرگانیکن بە ئاواکی سروشتی وەکو بەرسڤ وڵام هەمبەر وان بوویەر و تشتێک کۆ لە غەزای چێ دەبن دەرکەتنە هۆلێ بەتایبەت لە ناو زانینگەهێن ئەڤێن کۆ بگشتی وەکو زانینگەهێن لێبرال لە ئەمریکاتەیەن دیتن لێ بڵێن پرزگریکا ژڤێنا ژوان هەردەوە مەستر ئەوە کۆل ئەمریکا ئەڤێک بوویە جهێ مشتومریە بوویە جهێ دەبێت هەیە هەنێک هەنەت باوەڕ دەکەن کۆ مافێ وان کەسایە وەکو خوێندەکار وەکو کەسنی لە ئەمریکا دژین وڵاتی کۆ مافێ دەربرینێژی مادەیە یەکەی یا دەستورە ئەمریکیت خاڵایەکێدا مسۆگەرکری یەش بەرولۆ مافێ وان کەسایە کۆ دەرکەون خۆپێشاندنای بکەن و دەربرینە نەڕینا خۆ بکەن لە ئالیەدن هەندە کەس هەنە بەڵێن دەبێژن ڕاستە مافێ ئەمریکایە کۆ هەر کەس لە ئەمریکاژی و دەستورە ئەمریکی vەیەکێ دپارێزە لێ دەوێ نەسەر حسابێ کەسێکی دم بە دەوێ ئەو دەربڕینە هاان نەگهێ ئاستەکەی گۆ ڕێگر بە دەوێ حالەتێ دە هەمبەر خوێندەکارێن دن ئەوێن کۆ دخوازن خوێندنا خۆ بەردەوام بکەن بەتایبەت بڵێن نەها ئەم دووەرزێ ئەزمونە دەرن دووەرزێ سەرەوە سیروان لە کاتی شەڕی ڤێتنامە یعنی خۆپیشاندانی لەم شێوەیەمان بینیوە و ئەتوانم بڵم گەورەتریش بووە ئەو کاتە ئەم خۆپیشاندانانەی کە ئێستا خوێندکاران دەیکەن یعنی کاریگەری ئەو خۆپیشاندانانەی زیاتر لە 50 ساڵ لەمەوبەری دەبێ بۆ بڕیاردان بۆ شتێک ینی گەلە کەس وان هەردووە بەهەفتش بهین دەبێژن خۆپێشاندنێن نەها ئەوێژ بۆ پشتگیریا فلەستینی یان هەلوەستا هەمبەر دژی ئیسرائیلێ وەک ئێن وێ قۆناغێن قۆناغە دژی شەڕێ ڤێتنامێک و خوێندەکاران ڕۆلەکە گەلێکی گرنگ و سەرەکی تێدا لیستن لێ جیاوازیا هەردووە بەڵێن تەوی کۆ 5 ساڵ دەناوبەراوان هەیە گەلک دەینامیکی لەسەر عەردەیە هاتنە گوهارتن ڕۆڵا سۆشەل میدیا و دەستگەهین مەدیا جوواکی هاتنە گوهارتن لێ خاڵە سەرەکی ئەوە کۆ دوی شەڕێ ڤێتنامدا و ڕۆڵا خوێندەکاران لە ئەمریکا بەشە بوو دوی شەڕی دە خوێندەکاران نەتخواستن کۆ لەشکرێن ئەمریکی لێ دەکێ بمینن
ئەو تەفگەرچێکردن و بوو سەدەمەک یعنی گەلێک دبێژن فشار لە سەرۆکی وێ شاغێ نیکسن کردن و ئێدی شەڕێ ڤێتنام بداوی بینە نها ئەمریکا نەبە شەکشوی شەڕی نەبە ئاوایەکی دیرێکت ئەمریکا نەدناوی شەڕێ حەماس و ئەسرائیلێ دەیە لە ئەمریکا ڕۆڵێکێ لیزی بڵێن ڕۆڵاوێژی چیە ئالیەکی پشگیریا لەشکری وەکو دەستپێکا شەڕ ئۆکتۆبەر دەحەتانها دەدە ئەسرائیل وەکو هەواڵبەندێکی نێزیکی ئیسرائیلە و ئالیە دنجی ئەمریکا ڕۆڵێکێت لیزە دە پێشکەشکردنە ئالیکاریا مرۆڤاهیدە کو ئەف خۆپێشاندانên لەوان زانینگەهێن سەراسەری ئەمریکا دەبێژن تێراوەیە ناکە هەلوەستە ئەمریکی تێراوەیەکی ناکە کو ئێدیڤی شەڕی ڕاوەسین ئاگربەستێکی دەست پێ بکە و دەست بە پرۆسێسەکە ئاشتیانە دناوبەرا هەردوو ئالیان بکە ئەف جوداهێن سەرکی ناوبەرا وێ قۆناغێ و وێ تەفگەراهان ئەی جیاوازی نێوان کۆماریەکان و دیموکراتەکان بەڕای تۆ ینی هەر لایەکیان قسەیان هەیە لەسەری جیاوازی سەرچەکان لە چیە؟ جیاوازیان گەلکی بەرفرهن بڵێن جوداهێن مەزنن یەک ژێ وەکو نمونە شتەر بێژم سەرۆکێ ئەنجومەنە نونەران لە کۆنگرێسا ئەمریکی مایک جانسن یەکسەر دەماکۆش خۆڤان خۆپێشاندنان وەکو گوهدار و بینەرزانن لە زانینگەها کۆلۆمبیایە دەست پێ کرد وەختاکۆ دەست پێ کرد مایک جانسن یەکسەر چوو کۆلۆمبیا و لێ دەکە لەگەل هەندێک فاکولتە و ئەندامێندن یەن مامۆستەیە پرس کۆنفرانسێکێدا پشگیریا خۆ بۆ خوێندەکارên cihû li wir kir û herwiha bo dewleta İsraîl yanî wî got niha ev yek di demekê de tê ku xwendekarên cihû jî bi taybet em heger em behsa zanîngeha Kolombiya dikin ditirsin naxwazin nasnameya xwe eşkere bikin gelek kes dibêjin ew naxwazin nikarin bêjin ew cihûne ji ber got tirsa wê karvedan û reaksiyona di nav xwendekarên piştgiriya Filistîniyan dikin ji ber wilo kesekî wek Mike Johnson piştgiriya xwe nîşan da gelek komariyên din jî piştgiriya xwe yan rexne li van xwepêşandanan kirine yan jî piştgiriya xwe bo İsraîlê û xwendekarên cihû li Amerîka dupat kirine li ser maperê medya civakî yek jî Trump helbet vê demê gelekî mijûlî darizandin û dadgehkirinên xwe bi taybet alî New Yorkê lê dîsî jî Trump axaftinek li ser wê yekê kir belên Trump got ku divê ew divê ev xwepêşandan warin rawestandin yani divê bi dawî bibin avaya jî gelek kes şirove dikin ku Trump li dijî helwestên ku divan xwepêşandanan tên nîşandan Serok Biden jî got wek ev nîqaşa ku anka ez û te em dikin belên got ku mafê derbinînê li Amerîka mafekî parastî ye di destûrê de û qanûna Amerîkî vî yekê misoger dike lê çê nabe xelkên ku yanî wî rexnel wan kesa kir ew ên ku xweşik ne agahdarin ka bi rastî ser erdê çi li Xezayê çê dibe وزیر دەرەوەیە ئەمریکا ئەنتۆنی بلینکن جی وەکو نمونە گوت و خۆپێشاندان بەرا بەحسا نەرینا خۆ دەربڕین بکن لێ دەبێ ڕخنێ لە حەماسی بکن و ئەو سەردەما سەرەکی بوو فاکتەرا سەرەکی بوو گاک و ئەف شەڕێ هەندێک هەفتەی جوت نەهێ دەست پێ کرد دروست بوو لە وەڵامیەکە لە پرسیارەکانی پێشوویە ئاماژە بە کاریگەریەکان کرد لەسەر خوێندن کاریگەریەکان چۆنە بە تایبەتی کە ئێستا بەرەو قۆناغی کۆتایی وەرزی خوێندنی ئەم ساڵ دەڕۆی ڕاستە بڵێن ئەف هەفتە و هەفتیا لە پێشمە وێ هەموو لە سەرانسەری ئەمریکا ئەزمونێن داویا ساڵێن ئەزمونێن داویا و vê وەرزێ خوێندنێنە ji ber guhavînê gelek xwendekar derçû derdkevin yanî xwendina xwe tewaw dikin gelek zanîngeh dibêjin di nav wan de jî Yale belên û Kolombiya ev Connecticut û New York dibêjin ev hebûna van xwepêşandanan ji ber ku ji bîr nekin xwepêşandan li ser erda nav kampusê de li ser erda zanîngehê ye bandor û tesîrê li xwendekarên din dikin gelek wekû nimûne gelek zanîngehan rêwristmên derçûnê yên vê mehê yên havînê xwendekarên ku piştî 4 sal xwendina xwe temam dikin dibin derçûyê zanku êdî بطال كر مرين راوستاندن شبركو نممكنه صدي صد باندورا وي لسر ازمونان هي جبرلو نها هنك زانينگهان وكو هشياري شاندن جوان خوندكارين بشدار دوان خو پیشاندان دبيجن هگر هم بداوي نكن دبكو هنك كريارين سزاي الهمبروان ورستاندن جبركو نجبركو خو پیشاندان كن برين استاكازيه سيرفي كيتكم لي جبركو هبونا وان لور وف كريارين وان لويدكي باندور لسر بروسيسا پرورده خوندن يا خوندك سیروان زۆر سپاس دەکەم بۆ زانیاریەکانێ سپاس و پێزانیم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەدا